ماوەیەکی درێژە لەلایەن تورکیاوە هێرشەکرێتە سەر ڕۆژئاوای کوردستان و سەرباشووری کوردستان بەداخەوە ئەمە ئەبێ هەڵوێستی لەسەر بکرێ لەبەرەوەی ئەوان هەست بەوە ئەکەن کە هێزێکی زۆر هەیە لە ڕۆژئاوای کوردستان و لە هەڵاتی کوردستان بۆ بنیادنانی حکوومەتی کوردی بۆیە ئەوان نیگەرانن بەو هێز و بەو توانایی کە لە نێو کووردا هەیە لە نێو گەلی کووردا هەیە لەبەر ئەوە ئەوان بەردەوام هێرش ئەکەن بەردەوام لە چالاکیەکانیان ئەیەن لە تواناکانیان ئەیەن بۆی ئەو هێز و توانایانە کبکەنەوە لەبەر ئەوە ئەوان وا ئەکەن کە ئەمان سەرقاڵی خۆشاردنەوە سەرقاڵی ئەو هێرشە کبکردنەوەی ئەو هێرشە بن لەبەر ئەوەی لە چالاکیەکانیان دوورکەونەوە مەبەستیان ئەوەیە کە هێز و توانەکانی کورد و قۆت و هێزی کورد کەمکەنەوە ئەو نایەوێت کورد بە هیچ شێوەیە بگاتە سەرکردایەتی بگاتە ئاستی سەرکەوتن ئەو هەر ئەوێ بەردەوام لە کێشە و گرفتا بێت بۆیە لەبەر ئەوە هەست ئەکا کە ئەمان بەهێزن بەتوانان بۆیە دایم ئەوێت توانەکانیان هێزەکانیان کبکاتەوە و هێرشە کاتە سەریان جێگەی داخە بەڕاستی بۆچی دەوڵەتانی زلهێز ئایا هی ئەوەیە ئەو ئەندامی ناتوانێت لەبەرەوەی بێتەنگە ئەمە بەڕاستی نادادپەروەریە کە لە ئاست مافی مرۆڤە ئەوان بانگەشەی مافی مرۆڤ ئەکەن کوانێ پاراستنی مافی مرۆڤ ئەی ئەم هەمووان کە لە کوردستانی باشوور و لە کوردستانی ڕۆژئاوایە لەناو ئەچێ خوا بەرگری لە مافی مرۆڤ بەداخەوە ئەمە لەوانەیە قسێکی سەر کاغەز بێت هیچ شتێ نەبێت بۆچی وڵاتانی زلهێز بێدەنگن لە ئاست ئەم هەموو نادادپەروەریە ئەوە جێی پرسیارە بەڕاستی هەرگیز بە سەدان ساڵە هێرش و داگیرکاری و کوشتار بەرامبەر بە گەلی کورد ئەکرێت گەلی کورد هەر سوورە لەسەر مافی خۆی سوورە لەسەر بەدەستێنانی حکوومەتی خۆی بەدەستێنانی سربەخۆی وڵاتی خۆی هەرگیز ئەم هێرش و داگیرکاریانە وا لە کورد ناکا کورد سار بێتەوە و ئیتر کۆڵ باواز بێنە بەبێت چەوانەوە زیاتر بەهێزە بێ زیاتر هەوڵی بەرگری ئەیە زیاتر هەوڵی خۆچەسپان ئەیە پێویستە یەکگرتوو بن یەکدەنگ و یەکگرتو و یەک بڕیار بن لە ئاست ئەم هەموو هێرشکاری کە بەرامبەر بە کورد ئەکرێت لە چەندین لاوە ئەمە بۆ خۆی شتێکی دابڕانێکیشێ لە نێو کووردە ئەگەر ئەو دابڕانە نەهێڵن یەکگرتوو بن یەکدەنگ و یەک بڕیار بن ئەمە شتێکی زۆر زۆر باشە و وا لە نەیارانی ئەکات کە پشتیان سار بێتەوە لە هێرش و چونکە ئەزانن کە هیچ سوودێکی نییە هیچ کەڵکی نییە ئەم هێرش و داگیرکردنەی ئەوان لەبەر ئەوە ئەمان ئەگەر یەکگرتوو بن یەکدەنگ و یەک بڕیار بن هێزیان زیاترە قۆتیان زیاترە پێویستە هەموو ژناوی کەسایەتیەکان ڕێکخراوەکان پارتەکان هەر هەموو یەکدەنگ و یەک بڕیار بن یەکگرتوو بن و بەر لە وەکو ژیانی خۆیان خاک و نەتەوەیان لا پیرۆز و لا پێویست بێت لا خۆشەویست بێ وەکو جەستەی خۆیان خاک و نەتەوە بپارێزن بۆ ئەوەی کە لە دەستی داگیرکە ڕزگاری بکەن بۆیە گرنگا لەبەر ئەوەی دوژمنان بەردەوام لە هێزی ژن ئەترسن چونکە ئیرادەیەکی بەهێز و توانایەکی بەهێزیان هەیە لە یەکگرتنە